لە درێژەی دیدارەکانمان لە دومین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەندامێکی لیژنەی باڵای دیدار بە سەرپەرشتیاری لیژنەی حکوومەت بەڕێز فەهمی برهان گفتوگۆکەین. کاک فەهمی سوپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ کاک زانە. دیدار چۆن بەڕێوە چێ؟ لە ڕاستیە تەمە سڵاو بۆ جەنابێت بۆ بینەرانی بەڕێزی کورسات. دوو دانیشتن هەبوو ئەمڕۆ، دانیشتنی یەکەم دانیشتنی ئیفتتاحیە بوو، زۆر بەباشی بەڕێوە چوو. دانیشتنی دوای نیوەڕۆژ گفتوگۆی لیژنەکان بوو یا تا ئەو دۆسیانەی کە دیدار بڕیاری لەسەردا بوو. پێم وایە بە شێوەیەکی گشتی زۆر بەباشی بەڕێوە چوو، وتاری زۆر باشە بوو لە دانیشتنی یەکەمە. گۆڕانکاریەکانی ناوچەکە، ڕووداوەکان هەموو لە وتارەکەی کاک بافڵ، کاک قوبات، لە وتاری ئەو بەڕێزانە جەنابی سەرۆ کۆمار، هەموو ئەمانە زۆر بە واضحی ئاماژەی پێدرا. وا لە لیژنەکانیشە بە تایبەتی لیژنەی حکوومەت کاتاوکو ئێستا کە من و تۆ گفتوگۆ ئەەکەین بەردەوامیان هەبوو. گفتوگەکان زۆر تند بوو. حقیقات ڕەئی جیاوازی زۆر تیا بوو، بۆ چوونی جددی زۆر تیا بوو، بەڵام هەمووی لە پەرۆشی و لە دڵسۆزی و لە خەمەوە بوو بۆ ئەوەی یەکێتیەکی باشتر و سیستەمێکی فەرمانڕەوایی باشتر بۆ 4 ساڵی داهاتوو پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو یەکێتیانە بکەین کە لە پێناوی ئەم حکوومەتەیە لە ڕاستیە قوربانی و تەسحی زۆریان پێشکەش کردووە. دیدار ئێوە چی ئامانجێک بەدەست بێنێ کاک فەهمی؟ لە ڕاستیە کاک زانە خۆتەزانی ئێستا کە ئەم دیدارە ئەەکەین گۆڕانکاری گەورە بەڕێوەیە و گۆڕانکاری گەورەش ڕووی داوە. یەکێتی مەبەستێتی سیاساتی خۆی جارێکی تر لە زەوئی ئەم ڕووداوانەیە دابڕێژێتەوە. دوو هەڵبژاردننی چارەنووسازی بەڕێ کرد و لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسازی ترایە، بۆیە پێی وایە گەڕانەوە بۆ ڕەئی کادرەکانی هەڤاڵەکانی زۆر یارمەتی سەرکردایەتی و سەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی ئەدات. بۆیە دیدار مەبەستێتی لە ڕێگای ئەم گفتوگویانەوە لە ڕێگای وەرگرتنی بۆچوونی هەڤاڵانی خۆیەوە، هەڤاڵانی یەکێتیەوە، ڕوئایەکی نوێ بۆ ژیانی حیزبی خۆی، بۆ کۆی ڕوئیا و دنیابینی خۆی لە کوردستان و لە ناوچەکە جارێکی تر دابڕێژێتەوە. زۆر باشە. باسی زدیەتی تیمی حکوومەتت کردیان لیژنەی حکوومەت لە دیدار. زدیەتەکە لە چیەوەیە؟ یعنی ئەیانەوێ بەرەو کوێ یەکێتی لەکوێ حکومڕانیا بێ بۆ ئەوی ئەو گلەیانەیە چارەسەر بکرێت؟ خۆی ئەوەی پێشەوەی جوابی پرسیارەکەتەوە کاک زانە، ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگ بوو، حزوری هەڤاڵانی حزب بوو لە ناو لیژنەی حکوومەتە و حزورێکی بەرچاوی ژنان بوو لە لیژنەی حکوومەتە. واتە لیژنەکەی ئێمە ناوی لیژنەی حکوومەتە، هەموو ئەوانی کە لێە بوون ئەوانە نین کە لە ناو حکوومەتە کارەکەن، ڕاستە بەشی زۆری لێە بوو. مناقەشەی زۆر جددی کرا، هەموو لیژنەکان تەواو بۆ ئەرکەکانیان ئەرکی لیژنەی حکوومەت هەرماوە، گفتوگۆکان هەر درێژەی هەیە. ئەمە نیشانەی ئەو پەرۆشیەیە، ئەو هەوڵەیە کە هەڤاڵانی یەکێتی ئەیانەوێت لە ڕێگەی ڕە و بۆچوونەکانیانەوە بیگەێنە سەرکرداتی یەکێتی. لە ڕابردووە گلەی هەبووە لە ئێمە وەکو یەکێتی، لە تیمی ئێمە وەکو یەکێتی و لە کۆی سیستەمی حکومڕانی، لە پەیوەندیەکانی ئێمەش لەگەڵ پارتی لە ناو حکوومەتە. ئەمانە وای کرد کە گفتوگۆی زۆر بکرێت و مناقەشەی جددی بکەن و ڕەئی خۆیان بە سەراحەت بخەنە ڕوو. هەڵبەتە کاتێک کە ڕەیەکی جیاوازە خەنە ڕوو، هەرگیز ئەمە بەوەن بەمانای ئەوە نایەت کە باس لە دژمن و دژایەتی بکرێت. نەخێر، ئەیانەوێت یەکێتی دیفاع لە شوناس و لە ناسنامە و لە ڕوئیای خۆی بکا لەم حکوومەتەیە. ئەیانەوێت یەکێتی پێکهێنەر و شەریکێکی ڕاستەقینەی ئەم حکوومەتە بێت و بۆچوونەکانی یەکێتی و سیاسەتی یەکێتی لە حکوومەتی داهاتووە بەرجەستە بێت. ئێمە لە پەنێڵەکەی جەنابی کاک بافڵا جۆمان لێبوو، ڕوونی کردەوە یەکێتی هێزێکە خاوەنی 22,000 شەهیدە، حیزبێک ئەمە مێژۆکەی بێ لە ڕابردووە و ئێستاکەش ڕوئیایەکی وازحی بە حکومڕانی هەبێت، بە بێگومان دەبێت لە حکوومەتە هەموو ئەمانە ڕنگ بداتەوە. باشە، دانی هەستەکەی کە ئەو جم و جۆڵی لە دیدار هەیە، ئەو حرەکەی لە ناو حەماسەتی یەکێتیەکان هەیە، ئەبێ ئەو قیادێش یان ئامادەی ئەو قیادێش بەرامبەر ئەو حەماسەت و جوڵەیە هەیە بۆ پێکەنانی حکوومەتی کە لێرە گفتوگۆی لە سەرکرێ لە شوێنی تر قسەی لە سەرکرێ یان ڕەخنەی لێ ئەگیرێ؟ بە بێگومان تێبینیەوەت کردووە؟ بەڵێ بە بێگومان بەرپرسیارەتیەکی ئێجگار گەورە
هەم بەرپرسیارەتێکی نیشتیمانی هەم بەرپرسیارەتێکی ئەخلاقی پیادەی حزب لەسەرەتی بەرامبەر بەم هەموو دڵسۆزی و پەرۆشیە بەرامبەر بەم هەموو گفتوگۆیە بەرامبەر بەم هەموو پرۆژە و ڕۆیا و تەرحە جوانە کاکە یەکێتی بەشی چەندین حزب کادری هەیە پێشکەوتوی هەیە ێ باشە ئەم هەموو ئەفکارە باشە پێشکەش ئەکرێت ێ دەبێت قیادە لە ئاستی ئەم ئەفکارانەیە بێت بۆیە من بەش بە حاڵی خۆم دڵم خۆشە بەوەی کە گفتوگۆی زۆر جددی ئەبینین و ئەم گفتوگۆ جدیانەوە ئەکات یەکێتی جارێکی تر ڕوئیای خۆی دابڕێژێتەوە و سیاسەتەکانی خۆی لەسەر بنەمای ئەم گفتوگویانە بینا بکات. کاکزانە ژیانی دەوڵەتداری و حکومڕانی ژیانێکی ئاسان نییە. هەڵسەنگاندن و لێکدانەوە و بەرنامە و پرۆژە و ڕوئیای پێویستە. پێویستمان بەوەیە کە بە شێوەیەکی کۆنکرێتی بچینە ناو حکومەتێکەوە کە ئەم حکومەتە بەمانای کەلیمە خزمەتی هەموو فئە جیاوازەکان بکات. ئەم حکومەتە ئەرکی نیشتیمانی گەورەی لە ئەستۆیە. مەسئولیەتی کەرکووک و خانەقین و شنگال و شێخان و دووسخورماتووی لە ئەستۆیە. مەسئولیەتی ناوچەکانی تر و پارچەکانی تری کوردستانیشی لە ئەستۆیە. بۆیە من خۆم تەمەنا ئەەکەم یەکێتی و پارتی کە دوو هێزی مکەلەفی پێگێنانی حکوومەتن هەردوو لایەن بە گیانی دژ و دژاتی نا لەسەر بنەمای کار و کاردانەوە نا لەسەر بنەمای پرۆژە و ڕوئیای نیشتیمانی کارەکانی 4 ساڵی داهاتی خۆیان دابڕێژنەوە. خۆشبەختانە ئێستا پرەنسیپەکانی دروستکردنی ئەم حکوومەتە هەنگاوی باش بەرەو پێشەوە چوە وەکو باس ئەکرێت لە ڕێکەوتنەوە نزیکن لەسەر بنەماکانی ژیانی دەوڵەتداریمان. زۆر باش کاک فەمی ینی کەواتە ئەوەی کە باسەکەی مەسەلەن یەکێتی و پارتی و بۆ بەڕەحێتێک کە مەسئولانە بڕیاردن ڕاستی کاتی ئەوە نەهاتوە جیاواز ئەگەر لە ڕابردوشدا شتێک کرابێ بەڵام ڕەخنە و نیگەرانی زۆر هەیە سەرنجی زۆر هەیە جیاوازێک پێشکەشی میلەتەکەیان بکەن. کاک زانە من پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر بە جددی چاوەڕێی پێگێنانی ئەم حکوومەتەن و چاوەڕوانیشیان زۆر لەسەر حکوومەت. بۆیە من بەش بە حاڵی خۆم ئومێدم هەیە بتوانین حکوومەتێک بینا بکەین ئەم حکوومەتە توانای ئەوەی هەبێت کە وەڵامی پێداویستەکانی ئەمڕۆی کۆمەلگەی کوردی بداتەوە هاوشانیش بە ڕوئیایەکی موحەدەوە بەرامبەر ئالەنگاریەکان بەرامبەر تەحەدیەکان بەرامبەر هەژمونەکانی حکوومەتی فیدراڵ بوەستێتەوە. ڕاستە ئێمە بەشێکی نەحکوومەتی عێراقی بەڵام بیرمان نەچێت ئێمە جیاوازی ناکۆکی قوڵمان هەیە هێشتان زۆر برگە و مادەی دەستوریمان هەیە هەتاکو ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقیە لە ڕاستیە چارەسەر نەبوون لە ڕاستیە بەدی نەهاتوون. بۆیە گرینگە ئەم حکوومەتە لەو ئاستەیە بێت و ئەمەش چاوەڕوانی ئەەکەین. ئەم ڕۆژ لە گفتوگۆکان لە ژووری حکوومەت ئەو دۆسیانی کە باسمان کرد زۆر بەجددی لەسەر وەستان. من تا ئەو کاتەی ڕستێکم وەرگرت نزیکەی 35 هەواڵی یەکێتی قسەیان کردبوو جگە لە لیژنەی سەرپەرشتیاری غورفەکە. لە دوای منیش دڵنیام و تا بەرنامەکە تەواو بێت 10 هەواڵی تر قسە ئەکات. ئەمە نیشانی ئەوەیە کە لە ڕاستیە جددیەتێک هەیە خەمێک هەیە پەرۆشیەک هەیە بۆ ئەوەی بتوانین بە هەمومان یەکێتیش ناخاتە ژێر پرسیارەوە یان ژێر بەرپرسیارەتێکی گەورەترەوە بڵێت بە تەواوەتی هەرچەندە تا ئێستا لە قیادە و قاعیدە لە تقریبا لە ئاستێکان بەس سەیری کە لە پێش بڕچیان قیادە ئەوێ شتێکی باشتر پیشانی قاعیدە بدا قاعیدەیەوە پیشانی قیادەی بدا. ئەمە چ ئومێدێکتان پێبەخشی وەک لیژنەی باڵای دیدار؟ کاکزانە ئێمە پێمان وایە دیدار فعلەن بارودۆخێکی دروست کردووە کە هەردوو لە چاوەڕێن کە ڕوئیانوێیەکە چییە هەردوو لە چاوەڕێن دیدار چی ئەڵێت پێشنیازەکانی دیدار چی ئەبێت و ئەو نەخشە ڕێگایی کە دیدار بۆ یەکێتی پێشکەشی ئەکات چی ئەبێت بچکە بیرمان نەچێت کاکزانە ئەمە دیدارە بەڵام پێش ئەم تۆقیتەی من تۆ دانیشین نۆ کۆنفرانسی مەحەلی کراوە 12500 هەواڵی یەکێتی لەسەر ئەم دۆسیە و مەلەفانە قسەیان کردووە دەرفەتیان پێدراوە لانی کەم 1500 کەس قسەی کردووە. ئەمە بەرپرسیارەتیەکی گەورەیە کارێکی هەروە ئاسان نییە. بۆیە من ئومێتم زۆرە کاک بافڵ هەروەکو چۆن قیادەیەکی باشی یەکێتی کردووە پشتیوانێتی گەورەی دیدارە و بەڕاستی پشتیوانە بۆ ئەوەی ئەم ڕوئیا باشانە ئەم دیدە باشانە بیکاتە بنەما و هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی
و وەزیرە بەڕێزەکانمان بەرپرسکا لە جێبەجێکردنی ئەم پێشنیازانە کاتێککە ئێمە کۆبوونەوەی یەکەمی دیدارمان کرد لیژنەی باڵا بەسەرپەرشتی کاقوبات ئەمانەمان لەبەر چاو بوو ئەم دیمەنانە ئەم هەموو پرۆژانە ئەم هەموو سەرنجانە ئەم هەموو دیدانە بۆیە لێمان پرسی وتمان بێگومان بەرپرسیارەتێکی گەورە ئەخاتە ئەستۆی یەکێتی بۆ ئەوەی بتوانێت لانی کەم بۆ دیدارێکی تر بۆ دیداری داهاتوو بڵێن ئێستا لە 154مان جێبەجێ کردووە لە 160مان جێبەجێ کردووە دیداری داهاتوو بڵێن ئەم ڕیانی کە دیدار خستێ ڕوو لە 165 و لە 170 یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشی لەسەرکرۆ جێبەجێ کرد. یەکێتی هەمیشە بەرپرسیارەتەکەی بەرفراوان و قورس بووە یەکێک لەو بەرپرسیارەتیانە ئەوەیە کە سەرۆک بافڵیش باسی کرد لە ناوچەکانی مادەی 140 بە پۆستە حکومیەکەشت تۆزێک پرسیاری لەسەر بکەین کاک فەرمی براوەی یەکەمە لەو ڕۆ دیدار چی پێ ئەبێ بۆ ئەوەی کە قەرەبوو پاداش بۆ لە شنگالەوە هەتاکو خانەقیم کاکە و خەڵکە بەو حەماسەتەوە دەنجی بێچێتیداوە لە ڕاستیە کاکزانە مەسلەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمیان ناوچە دابڕێنراوەکان ڕوبەرێکی گەورەی دیداری داگیر کردووە و هەڵبژاردننی مەجلیسی مەحافەزە و دەرکەوتنی یەکێتی یان دەرکەوتنەوەی یەکێتی وەکو هێزی یەکەم زیاد لە مانایەکی هەبوو هەر ئەوەش هۆکار بوو ئەم ڕوبەرە بەرفراوانە لە دیدارە بۆ خۆی داگیر بکات چۆن ئەم ڕوبەرە بەرفراوانی داگیر کرد لە وتاری هەڤاڵ دکتۆر یوسفە بەشی زۆری وتارەکەی تەرخان کردبوو بۆ ئەو ناوچانە کاقوبات بە هەمان شێوە کاک بافڵ لە پەناڵەکەیە ڕوبەرێکی گەورەی گفتوگۆکەی لەسەر مەسلەی کەرکک و خانەقین و شنگال و خورماتوو بوو بۆیە گومانی تیانە ئەم مەسلەیە بۆ ئێمە مەسلەیەکی ئەخلاقیە بۆ ئێمە مەسلەیەکی نیشتیمانیە ئەو کاتی حزبی سیاسی وازی لە ئەرکە نیشتیمانیەکانی هێنا دەبێت دەست بشوە لە شتەکانی تر خەڵکی کوردستان ڕاستە خەدەماتی ئەوێت خەڵکی کوردستان ڕاستە موچەی ئەوێ و موچە لەسەروی هەموو شتێکەوەیە بەڵام خەڵکی کوردستان ئامانجی نیشتیمانی و نەتەوەی گەورەی ماوە بەدینەوە بۆیە یەکێتی و دیدار زۆر لەسەر ئەم مەسلەیە وەستاوە و پانێڵەکەی کاک بافڵ زۆر لەسەر ئەم مەسلەیە وەستا بۆیە گرینگە بۆ ئێمە بە ئامانەتەوە ئەم مەسەلانە لە دیدار تاوتێ بکەین و دوجار ئێمەش وەکو لیژنەی باڵا بە ئامانەتەوە ئەم مەسجە بگەێنی باسی پرسیشتر کە کاک بافڵوتی ئێمە نەتەوەی ترین حزبی حزبێکین خوێنی کەسمانە ڕژتۆ بەڵام خوێنمان لەسەر هەموو پارچەکان ڕژاوە ئەمە دیدار ئێوە چۆن تەوزیفی کاک پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە دیداری ئەم جارەیە مەساحەیەکی گەورەی پێدراوە ئەوەی کاک بافڵی لێت نمایندەی ئەو خەباتەیە کە سەرۆک مام جەلال لانی کەم لە ساڵی 1975 بە هاوکاری هاوڕێکانی و تیمێکی گەورە لە شۆڕژگەران دەستیان پێکردووە هێزێک ئەمە باگراوندەکەی بێت باشترین پێشمەرگەکان هین یەکێتی بوو بن ئازاترین پێشمەرگەکان هین یەکێتی بوو بن گەورەترین داستانەکان دژی دیکتاتۆریەتی یەکێتی بوو بێت و کاریگەرترین ڕابەر لە مێژووی هاوچەرخینێتەوە کەمانە سەرۆک مام جەلال بوو بێت پێم وایە شتێکی سەیر نییە ئێستا کە دیدار ئاوڕێکی باشتر لە مەلەفە بداتەوە بۆیە بە بێگومان کاکزانە من پێم وایە ئەم مەسلەیەکی ئەجگار گرینگە و دەبێت جدیتر لەسەری بوەستین خەڵکی کوردستان و کۆی حیزبە سیاسیەکانی کوردستان دەبێت ئەوە بزانن 4 پارێزگار لە خەم ڕەخسیوە بەڵام 3 پارێزگای تر پارێزگای دیالە کە خانەقینە پارێزگای سەلاحەدین کە خورماتووە پارێزگای کەرکووک و پارێزگای نینەوە ئەم 4 پارێزگای هێشتان ماوێتی بە پێی دەستور ئامانجەکانی بێنێتە دی ئەوە ئەرکی یەکێتیە وەکو هێزێکی ئەساسی و یەکەم لەو ناوچانە خەباتەکەی بە هاوبەشی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و کۆی هێزە سیاسەکانی ترا درێژە پێ بدات تاوەکو ئەو کاتی تەواوی ئامانجەکانی بەدیدێنێت مەترسیەکان بکرێنە دەرفەت و کاک بافڵیش زۆر بەگەشتبینی قسەی کرد یعنی بەڕاستی یەکێتی ئامادەیە بۆ ئەوەی کە ئێستا گەیشتۆتەوە مەرحەلەی لە دوای یونسکۆ و کۆمەڵێک سەختیانەی بەسەری هات مەترسی بکاتە دەرفەت کاکزانە ئێمە لە ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە زۆر مەترسیمان کرد بە دەرفەت زۆر کەس هەبوو قسەی لەسەر مەسلەی کەرکک و چارەنووسی کەرکووکە کرد زۆر کەس هەبوو قسەی لەسەر گلانی یەکێتیە کرد لەم ئینتیخاباتانەیە دەرئەنجامی هەڵبژاردن دەری خست لە ڕاستیار دەرفەتەکان مەترسیەکان گۆڕان بۆ دەرفەت بۆ سەرکەوتن ئێستاش بە هەمان ئومێدەوە بە هەمان گەشتبووینەوە ئێمە هەنگاوەکانمان درێژە پێ ئەدەین
بەڵام بیریشمان نەچێت ئەرکەکە قورسە بۆیە دیدارمان بەستاوە بۆ ئەوەی ڕوئای ئەم هەموو هەڤاڵە کۆ بکەینەوە چونکە لە ڕاستیە کاکزانە هەم لە کۆنفرانسە مەحەلەکان هەم لە دانیشتنی یەکەمی ئەمڕۆیە زۆر ئەفکار و ئاڕا و بۆچوونی ئیجابی خرانە ڕوو ئەم بۆچوونانە یارمەتیمانەدا بۆ ئەو یەکێتێکی بەهێزتر یەکێتیەک بەرچاو ڕوونتر بێ بۆ داهاتوی خەباتی سیاسی خۆی هەنگاو بنێت و یەکێتیەک بینا بکات کە ڕوبەری مەترسیەکان کەم بکاتەوە و بیگۆڕێ بۆ دەرفەتی گەورە بۆ بەردەم خەڵکی کوردستان. دووبارە سوپاس دەکەم کاک فەهمی ئەندامی لیژنەی باڵای دیدار و سەرۆکی لیژنەی حکوومەت سوپاس بۆ ئەو دەرفەتە. بینەرانی خۆشەویست بەو دیدارە کۆتایی بە بەرنامەکەمانەیەنین ئەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.